فێستیڤاڵی ئەو ساڵەمان فێستیڤاڵ و تایبەت بە ڕۆژی زانستی کە قوتابیەکان خۆیان و مامۆستایەکان ئامادەیان کردبوو و ئامانجمان لەو شتانە و لەو پێشانگایانە ئەوەیە کە هەموو کەسێک بزانی کە تاکی کورد چەند بە نەهامەتی لەسەر زیاد کرد چەند ناخۆشی پێ پیشان بدەن لە کارێ زانست پەروەردەیی قەت کۆڵ نادەین. مەبەستکردنەوەی ئەم پێشانگەیە دەرخستنی توانە و بەهرەی قوتابیەکاندا. لێرەدا ئەم پێشانگەیە چەند بەشێکی جیاوازی لە خۆی گرتبوو. یەکێک لە بەشانە دروستکردنی خواردن کە تێدا قوتابیەکان بەشداریان کردبوو خواردنیان دروست دەکرد. هەروەها بەشەشکەش تێدا هەبوو بەشی برکاری و بەشی زانستیشی تێدا کرابووە کە قوتابیەکان توانیان بەهرەی خوانە و پێشانگەیەدا نیشاندا. ئیشەکەی من ئیشی کاری دەستی سابوون و کرێمات و شامپۆ و ئەیترەوەی بە کەڵکی دەموچاو بێ بە کەڵکی پێست بێ هەنێکشی ئەتوانین بڵێن عیلاجیە یعنی عیلاج هەنێ مەشاکل پێستەکە هەمان کات زەرەری نییە بۆ پێست لەبەرەوەی هینەکانی سروشتیە پێکاتەکانی سروشتیە. داهاتی پێشانگاکانیان فێستیڤاڵەش بڕین داهاتی پێشانگای گوڵ و ڕۆک و نەمامەکە و پێشانگای کاری دەستێکە و بۆ نەخۆشخانی شێرپەنجەی منداڵانە هەروەها بەشی خوێنبەخشینی تێدا بوو ئۆتۆمبیلی وەزارەتی تەندروستی هاتۆ لێرە خوێن لە قوتابیەکان وەردەگرن. چالاکیینم زۆرە گرینگە و شتێکی باشە بۆ قوتابیان. Und arbeiten sozusagen den Eingangsbereich als Gewächsskulptur. Wir haben das entwickelt mit den Leuten zusammen. Sie haben dann die Bilder gemalt, die wir jetzt noch hineinpassen. Und in einer Woche muss das Gewächs. Weil es Menschen mit einer psychischen Erkrankung sind, hat uns das Thema natürlich besonders interessiert, Gewächse der Seele. Gerade das steht ja im Zusammenhang eben mit psychischen Erkrankungen und wir haben ca. 20 Bilder angefertigt für diese Installation, für diese Konstruktion.